ئێمە بۆ ئەڵێ ناوساجی چیتە ئامادە کردووە؟ وەڵا ناوساجی ناوساجی چییە؟ ناوساجی گۆشت بڵێن ئەمە بە شێوازی خۆتان ئامادەیەکەنەوە؟ بەڵێ ناوساجی لە سلێمانی پێوت ئەوەیە کە لە ناو ڕۆنا سوورەکرێتەوە هەوی دەکرێت ئێمە بۆ ئەڵێ ناوساجی بەما بەڵێ ئەمە جیاوازەکەی چێ چۆن ئامادەیەکەی؟ چۆن ئامادەیەکی هوردیەکەی ئەەکەی ناوەوە گڕوڕیەدەی جا دوایی پیازی تێەکەی هەتا ئەقڵێ جا بە حەز و ئارەزوی خۆ دوای هەرچی کە تێەکەی ئەمە گۆشتی ناوساج نییە؟ بەڵێ هەر بە گۆشت دەکرێ بە مریشکیش؟ وەڵا زیاتر بۆ گۆشت ئەکرێ بە گۆشت دەکرێت. بەڵێ بە مریشکیشەوەی حەزی لێبێ ئەتوانێ بیکا بەز ئەتوانی بە گوشت زیاتر بۆیانە دروست ئەکرێ ئەیکی زیاتر بە چەوراوی خۆی دروستیەکەن یاخۆ زەیتی تێەکەی؟ ناوەڵا زیاتر بە چەورایی خۆی دروستیەکەی بەڵێ بۆ ناسکردنیش ئەتوانی بە زەیتیش دروستیکەی بە زەیتیش؟ بەڵێ زیاتر ئەمە لە لای چۆ بەم شێوازە ناوێ هێنرێت چ مەڵتیقەیەک؟ وەڵا منتیقی لای تەختەخ و ئەو ناوە ئیتر ئەوەی پێی خۆش بی دروستیەکە خۆ چۆ هاتووی؟ لە لای تەختەخ لای تەختەخەوە. بەڵێ جەوی دوکان چۆنە؟ عیبینە لە خۆ بەزەی خۆشە وەڵا ناخۆش نیم ساڵانەیەن بۆ دوکان؟ بەڵێ پارەکە هاتین ئەم ساڵ هاتین وەڵام سێ ساڵ 4 ساڵەوە دی لە ساڵێکە یەک جاریان؟ بەڵێ لە ساڵەکە جارێ دێن بڵێن دوو جا دێن